دەمیرخان ئامەد دەمیرخان بۆ خۆی هەم کوردی ئەمریکیە و هەم دۆستێکی خۆشەویستی منە و هەم زۆر شارەزایە لە کاروباری ئەمریکایە. کاک ئامەد بەخێر بێ. سەرچاوە یەک پرسیارم هەیە هەر بژی بە یەک دێر دەتوانین بڵین لە ئەمریکا دامەزراوەیی بوون سەرکەوت بەسەر مەزاجی تاکە کەسا بەسەر ترەمپە؟ ئەمریکا وڵاتێکی زۆر جیاوازە بێگومان وڵاتێکی زۆر دەموکراتیکی و حریەتی خەڵکی هەرخۆ بە هاوایەکی گوتم بێ یعنی ترم عەدەتی خراکردە لێ قانونی خرانەکردە نەیتوانیوە قانون خراپ کەس ناتوانە قانون خراپ کە لێ عەدەت خراکردی عەدەت مەسەلە ئامادە نەبە بۆ سەرۆکێن و سەرمۆنیا سەرۆکێن و ئەوە عادەت بوو عادەتی بێ عەدەتی کرد لێ بێ قانونی نییە ڕاست فەرقەوی ناکە ئەوەش بووی لێ زۆر ئەمریکانی پێ نەخۆشن ئەگەت شتێکی وسانە لێ ئێک و پشتگرتناویتکن هێژی گەلێکن زۆرن ینی نەکێ من بەڵێ زۆر باشە ئەدی ئێستا هاتنی بایدن بۆ 4 ساڵی داهاتوو چیمان پێڵێ 4 ساڵی ڕابردوو ئەمریکایەکمان بینی کە دامەزراوەکان موسسات با بڵێن کەمتر کاریگەریان هەبوو مەزاجی تاکە کەسێک زیاتر کاریگەری هەبوو زیاتر باندۆری هەبوو ئەم 4 ساڵەی داهاتوو لەگەڵ بایدنە ئێمە چۆن ئەمریکایەکە ئەمێ ئەمریکایە کۆن ببینن ئەمریکایە و عرف و عادەت نەتەنێ قانون عرف و عادەتی ئەمریکای سیاسی تێبجی بێنەکردن و خەڵکی تێ بایدن سۆزدایە و پەیماناوی ئەوە کول هەمینە لەگەڵ دۆستی خوا لەگەڵ دۆستی ئەمریکا یان دۆستی ئەمریکا باوەریەکی باش بدە هەفکاریە زێدەتر بکە ئەمریکا جارێکی دنجیە خوا سیاسەتا ناودەولەتیدا وەکی وڵاتی سەرەکی و پێشکێشی بکە دۆزاوی ئەوە ئەس باوەرتکی بە مڤیناکە گەلێک ببینن ئەو کادرۆی بژارتنە ئینسانی بە تەجروبەنە تەجروبات دەولەتی و حکمی گەلێکی هەیە دەولەتە ئەمریکا ناز دکن و دەر و دۆستی ئەمریکا ناز دکن ئیستیقرار هەبە استقرار بتویتە تێ نەمەشە سیاسەتا تویتەری هەر نەما قەپاتکردن ئەوژی ئەمریکایە بینی شەریکێکی تایبەت کارە سەرۆکی ئەمریکا قەداخە بکە بێژێت قانونی مەتێک بریە ڕاستە لەگەڵ ئێرانە تێگەشتوین ئیدارەی بایدن چ دەکا بەس لەگەڵ تورکایە تاکو ئێستا ڕوون نییە من لەم دوسێ ڕۆژی ڕابردووە هەواڵێکشم خوێنەوە راپۆرتێکم بێنەوە ئەڵێ مانگ زیاترە ئەردۆغان چاوەڕێی موعیدی تەلەفونێکی بایدنەکە تاکوێسە موعیدی تەلەفونەکەیان نەداوە ڕاستە یانی نەها ئیران و تورکیە مەسەلاوانە هەری زێدە ئەوە ئەv خاستم پشتی 2030 و وردا ڕاست و ڕاست دژمناتیە مافی ئەمریکا دیکن لە هەر دەری مافی وان و مافی ئەمریکا دژی هەبوو دنەیە لە ڕۆژلاتە ناوەڕاست ji bûyî tê mesela wan belkî nermtir bi zimanekî nermtir bête qisekirin lê çareser nabe çimkî mafê wan tenê çareserî ew e ege bêjim Tirkiye siyaseta xwe bigorîne ser rojhilata navîn hevkariya Amerîka bike tiştekî meriv ji bîr neke gavê min li Amerîka qutabî bûm li Zankoyî wekî her Kurdekî min jî pêşî dixwast ku bizanbim peywendiyê Tirkiye û Amerîka ser çi ye bo çi hewqa dîfaa Tirkiye dikin من ji roja yekem ku yekem nûnerê Amerîka dema Osmaniya da çûne İstanbolê û heta Ewro not û hefta min hemîkî temaşe kir mihaseba wî kir yek tişteke ew tişt jî parastina mafê Amerîka rojhilata navîn yanî askeriye pêwendî wan askeriye sekûrîteye Tirkiye bû 20 sala dijminatiya Amerîka dike sekûrîtî wî tehdît dike mafê Amerîka tehdît dike şansê wan hebû gelek dû ve dirêj girt bû ku ew kadrên kevin ê dema herbasarin mejiyê wan bi ewkî hatibû formatkirin dema herbasar da Tirkiye welatekî stratejîk bo ê wan pêwîst bû bo sekûrîtê emro ev tişta bûne herbasar zû de bihuriye ew kadr jî hatine guhartin ew ê nehatine guhartin jî xwe nû kirine ji bo wî ev مشکلاتی دوام بکە شرۆڤەیەکی زۆر گرنگ ئەڵێ تورکیا پەیوەندەکەی لەگەڵ ئەمریکا لەسەر بنەمای ئەوەیە کە تورکیا ئاسایشی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستا بپارێزێت مافی ئاسایشی ئەمریکا بپارێزە ئێستا ئەڵێ 20 ساڵە تورکیا نەک ئەوە ناکە دژمنایەتی شەکاو بووە بە
کێشەیەکی ئاسایشیش بۆ ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. من گەل زۆر پسپۆری ئەمریکیژی مناقەشاوی ئیشی کردە گەلێک ژیە گاوێت چمە کۆنفرانسی ناودەولەتی و فلان یعنی ئەمریکا دەستپێکدا نەتخواست یەک سەبەبێک و ئەمریکا لە عێراقی مشکلاویە گەورە هەبوو مخالەفەتە تورکیە بوو لە دژی 2030 تێکبوونە ئەمریکا سەبەبێک و سونی و ئەلقایدا خورد بوو تیسە ئەو بوو داویە حتا گاوێ داش دەرکێت تیسە ئەو بوو ئەمریکا بە لەوی تشتی قبول نەتگوتن ئەشکێرە نەتگوتن لێڤێگا بڕێنە ئەو نونەرێ ترومپشی و سەرۆک ئۆبامایژی بەرێ ئیدیکراوە تشتی دەبێشن. زۆر باشە دوایین پرسیارم بەیەک خولێک وەڵامم بەرەوە لە 4 ساڵی داهاتووە ئێمە دیمەنی وا بینین لە نێوان سەرۆکی تورکیا و سەرۆکی ئەمریکایە بە تەلەفونێک خاکی باشووری کوردستان ڕۆژئاوای کوردستان بکەوێتە ژێر هەڕەشەی هێرشی تورکیاوە وەکۆی عەفرین وەکۆی سەرەکانی ئەس باوەڕ ناکەم هەر تشت ممکنە یان نە تشتێکی کارم بێژن نەممکنە لێ ئەو تهدید ممکنە هەیە لێ بشکلێکی ئامگاوێک و ئەم پەیوەندیە کوردستانێ و پەیوەندیە ئەمریکا و ڕۆژئاوا دەدنە بەرهەف ڕۆژ برۆژ ژنۆتی وردا پەیوەندی کوردستانی و ئەمریکا باشتر بیە و گەلێ ئەمریکا تەقدیرە سیاسەتە کوردستانێتیە تەقدیرە پێکهەڤژیانێ و پێشکەتنێ و مرۆڤاتی مرۆڤپەروەریەتکە یعنی کورد بوونە سیمبۆلی مەدەنیەتی ڕۆژهەڵاتە ناوەڕاست گاوێ دەڕێن خەڵ سەری خەڵکێژێتکن بشورە ئەوێدن ئیشکەنجەتکن خەڵکی خوا دکوژن لە کوردستانی هەر کەس تێپاراستن ji بووی تێپەیوەندی مە باشتر ببن. زۆر باش دەستەکان خۆش هەرویژی زۆر سپاس دەکەم. ڕۆژی 4 دی 2020 یەکەم بوڵەتنی ڕووداوی بەیانی بوو ڕاست میوان هەر باسی هەڵبژاردننی ئەمریکامان کرد ناوزە ئەستاژم بایدنمان کرد بە سەرۆک هەرویژی سەرچاو.